ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شا دەبین پرس و گفتوگۆی لا مرکزیت و لا مرکزێتی ئیداری و هەندێک جاریش بانگەشەکردن بۆ دوو ئیدارەیی بەشێکە لەو کەشەی کە ئێستا کۆمەڵگەی کوردی و بە تایبەتی پارێزگای سلێمانی داگیر کردووە. تەوەری گفتوگۆکەمان سلێمانی لە بەردەم خواستی خزمەتکردن یان لا مرکزیتدا گفتوگۆ دەکەین بە میوانداری کاک شاباس کەمال سیۆیلی یاسەناس. کاک شاباس خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس بۆیەوەش. کاک شاباس ئەوەی کە لە میدیا و سۆشیال میدیاوە لە گفتوگۆی خێزانەکانەوە تا گفتوگۆ سیاسیەکان خەڵک باسیەکە بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی خۆشەویستە پرسی لا مرکزیەتە. پێم خۆشە جەناب دۆکو یاسەناس یەکسەرەتا لەسەر ئەوەی کە تێڕوانینی تۆ یا بینینی تۆ بۆ پرسی ئیداردان لە هەرێمی کوردستان چییە؟ ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرێ لە کاتی ئێستاە مرکزیەتە لا مرکزێتێکی فراوانە ئەو شێوە یان ئەو فۆرمەی کە ئێستا کاری پێکرێ زیاتر ئەو خەسڵەتانی کە تایە ڕەنگایەتەوانە کامانە خەسڵەت. بەڵێ پێشەکی سپاس بۆم دەرفەتە بەبێ گومان بابەتی لا مرکزیەتی ئیداری بابەتێکە کە بۆتە جێی گفتوگۆی زۆری شەقامی گشتی وەروەها تەنانەت لە نێوان هێزولایەنە سیاسەکانە تەنانەت لە کۆبوونەوەکانی حکومیشە کە باز دەکرێەوە بابەتێکی زۆر نوێژ نییە ببینی لە ساڵانی پێشوش باز کراوە. بەڵام شتێک لێرە جێی سەرنجە ئەوەیە کە ستەمی لا مرکزی ئیداری وەکەوەی کە بابەتێکە لە ناو ستەمی کارگەڕی دەوڵەتە باسی لێەوە کرێ و لە کاتێکە کە بۆ نمونە هاوڵاتیان لە کاتی گیرروگرفتە کارگێڕیەکانە پەنای بۆ بن بۆی ئاسانکاری ڕۆتین کەم بێتەوە. بەڵام ئەم بینین زیاتر ئێمە لە کێبڕکێ و لە ململانەی پارتە سیاسەکان زیاتر ئەم بابەتە زەقە بێتەوە و وەکو کارتێکی فشار بەکارێت بەرامبەر یەکتری وە زۆر جاوەکو ڕەتفعل و تەنانەت گەیشتۆتە ئەوەی کە کۆمەڵی خەڵک چەمکەکە بە جۆرێک بەکاربێنێ کە بۆ منە دروشمێکی زۆر قەبە و گەورە کە پێی وایە ئەگەر ئەم لا مرکزی ئیداریە لە سلێمانی یاخود لە کوردستان بەرقەرار بێ کە کوردستانە بێتە وەکوڵێن شامی شەریفە بێتە دەوڵەتێکی تەواو جیاوازتر لەوەی کە ئێستا هەیە. بەڵام بەڕاستی بم پێم وایە بابەتە غەڵەت تێگەیشتنە و دیسانەوە ئەمە جۆرێکی ترە لە بەلاڕێدابردننی بابەتەکان کە وەکو خۆی کە لە ماوەی ڕابردووشا بینین کراوە زۆر جابۆن منە کە خۆپێشاندان کرابێ هەندێک هێزولایانی سیاسی خۆیان کردووە بە خاوەنی ئەو داواکاری ڕەوانەی کە خەڵەکەی بۆ دواتر پرسەکان بەلاڕێدا براوە. بابەتی ستەمی لا مرکزی ئیداری بابەتێکی تەواو ئیداریە و هیچ پەیوەندی بە ستەمی حکومڕانی و پەیوەندی بە ستەمی سیاسیەوە نییە لە دەوڵەتە. و کاتێک کە باسی ستەمی لا مرکزی ئیداریە کرێ بە هیچ شێوەیەک تۆ باسی سیاست ناکەی. سو تەنها لە دەسەڵاتی جێبەجێکردن کە سیستەمی کارگێڕی هەیە لە ناو سیستەمی کارگێڕیە مرکزیەتی ئیداری و لا مرکزیەتی ئیداری دروستە بێ بە شێوە گشتێکە. و ئەوەی ئێستا کە بەنسبەت پرسیارەکەتەوە ئێستا لە کوردستان پەیڕەوەکرێ بیرمان نەچێ یاسایەکمان هەیە یاسای ژمارەسی ساڵی 2009 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە باسی یاسای پارێزگاکانی هەرێمی کوردستانە کە لەوێدا جەخت کراوەتەوە لەسەر سیستەمی لا مرکزی کارگێڕی بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان بەگشتی. ئێمە ئەو یاسایە کە وجودی هەیە بەڵام ئەتوانین بڵین لە سایاسا یاساکە وەک خۆی جێبەجێ ناکرێت بە بێگومان. بەڵام ئەوەی کە ئێستا لە هەرێمی شاگورزێ بەڕاستی سیستەمێکی مرکزی جامد نییە یاخود سیستەمێکی مرکزی تون نییە کە هەندێک کەس وا پێناسەیەکەن کام سیستەمە تاو سیستەمێکی مرکزی و دەسەڵات لە کۆمەڵی شخص و یاخود ئەوەی کە بڕیاری لێ درێت بۆ نمونە بڕیاری تاکلایەنەیە چونکە ئەسڵەن سیستەمی لا مرکزی کارگێڕی خۆی لە کۆمەڵی شتی ترا بینێتەوە کە ئێستا دواتریێنێ سەری. و بەنمونەیەک باسی بکەین کە ئێستا لە کوردستانە سیستەمی لا مرکزی ینی سیستەمێکی مرکزی زۆر توندمان نییە. بۆ نمونە لە ماوەی ڕابردووە کە زۆر دوور نەڕۆین بینیمانە کە دەسەڵات دراوە بە ئیدارە خۆجیەکان بۆ نمونە بە محافزات و ئەنجومەنی پارێزگاکان کە لە ڕوبەڕوونەوەی پەتای کۆڕۆنا هەرێکە بەپی تایبەتمەندی خۆی بەرەنگاری ڤایرۆسی کۆڕۆنا بۆتەوە کە ئەمە لەکوێوە هاتووە بێگومان ئەم دەسەڵاتە ئەنجومەنی وەزیران بەخشیوێتی بە ویان وەزارەتەکان بەخشیویانە بە پارێزگارەکان بە تایبەتی وەزارەتی ناوخۆکە دەسەڵاحێت دراوە کەواتە ئەمە نزیکترین و زیندووترین ئەتوانین بڵین نمونەیە کە لە ماوەی ڕابردوویەکی زۆر نزیکا ڕوویاوە و ئەو دەسەڵاتە ئیداریکە لە هەرێمایە دەسەڵاتێکی مرکزی زۆر تون نییە. لە کاتێکی شامێ ئەوە بڵێم
ئەگەر بێت و باز لەوەش بکەینەکە دەسەڵاتی کارگێڕی لە هەرێمە ئێستا دەسەڵاتێکی زۆر مرکزی زۆر توندش بێمە هیچ عیبێک نییە و نابێتە لەکە لەسەر پرۆسی سیاسی لە کوردستانە چونکە پێم وتی یعنی بابەتی لا مرکزی داریش پەیوەندی بە سیاسەتەوە نییە لە وڵاتە و هەندێک وڵات بە پێی گونجاندنی دۆخی سیاسی کۆمەڵایەتی سەقافی ئابووری ئەمانە هەمووی تەحکوم مەکەن کە لە کۆمەڵگەیە لە دەوڵەتێکە ئەم سیستەمە مرکزی پەیڕەو بکرێ یا سیستەمێکی لا مرکزی پەیڕەو بکرێت بۆیە پێم وایە باسکردن لەو بابەتە نابێ خەڵک بە شەرمنەوە باسی بکە و ئێستا لە داهاتووە حەزەکەم باسی ئەوەش بکەین ینی ئەم دوو سیستەمە ینی نە سیستەمی مرکزی و سیستەمێکی دیکتاتۆریە کە باز بکەین نە سیستەمی لامەرکزی سیستەمێکی زۆر دیموکراسیەوە بێت بە شتێکە بەڕاستی هەچی کێشە و مەشاکلەکانە لە کوردستانە حەلیەکە بە پێچەوانەوە ئەبێ ئێمە تەرکیزمان لەسەر پێداویستە ئەولویەتەکانی خەڵکی هەرێمی کوردستان بێکا و بابەتی ترە دەستخۆش بێ کاک شاباز باسێکی ئەوت کرد کە لە کوردستان شتێک لە لامەرکزیەت هەیە و دەسەڵات پێدان بە پارێزگا و تەنان بە یەکەی ئیدارەکانی خوار پارێزگاش وجودی هەیە و بنمونەوەی کە بەڕێزت باست کرد لە قۆناغی کۆرۆنا چۆن دەسەڵاتەکان شۆڕەکرێتەوە ئەگەر ئێمە بگەڕێنەوەوانێ بۆ ساڵی 2019 لە کارنامەی حکوومەت هەرێمی کوردستانیشا کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان پێشکەشی کرد یعنی یەکێک لە تەوەرەکان باسیەوە کات کە هەوڵ ئەدرێت لامەرکزێتی ئیداری ڕەچاو بکرێ و دەسەڵات شۆڕکرێتەوەوانەیە بە جۆرێک کە خزمەت بە هاوڵاتیان بکە هەز ناکەی لێرەوە لەوەی کە جەنابەت خوێندنەوەت کرد کە بۆی کە جۆرێک لە لامەرکزیەت هەیە حکوومەت دەستی شلە لە بەرامبەر ئەوەی کە ئەگەر لە فەقەرەیەکە لە شوێنێکە لە سێکتەرێکی ژیانە لامەرکزیەت و شۆڕکردنەوەی دەسەڵات بۆ ئۆرگانەکانی خوارەوە خزمەت بە خەڵکەکە حکوومەت ئامادە بۆ ئەمە بکات و حکوومەت لە کارمەندنامەکەشی ئەمەی ڕاگەیاندووە ینی ئەمە بە سیاسیکردنی ژیانی خەڵک و قوتی خەڵک و خزمەت گوزاریکردنی خەڵک نییە و ڕەنگە بڵین هەندێک جار ئەگەر تەماشای بکەین خوێندنەوەی بۆ بکەین ڕەنگە لە بابەتی سیاسیش دەربچی هەندێک جار پەل بکێشێ بۆ هەندێک بابەتی حیزبی و تاقمگەرایی و بابەتی مزایەدە و دشتی لەو بابەتانە بەڵێ بە بێگومان زۆر تەواوە من ئاماژەم پێەیە ئەم بابەتە زۆر لە حەجمی خۆی هەم گەورە کراوە هەم بەلاڕێدا براوە لە سەرەتاوە باسم کرد دایمەن لە کاتی زۆر منافەسە تۆندی حزبیەکان لە پرۆسەی هەڵبژاردنەکان ئەم بابەتانە زەقەکرێتەوە بێگومان وەگوتم سیستەمی لامەرکزی کارگێڕی پەیوەندی بە پێداویستی هاوڵاتیانەوە هەیە و ئەگەر چەمکی سیستەمی لامەرکزی ئیداری بنمونەوە تا تەنانەت لامەرکزی ئیداری بەشێکە لە مەرکزیدانی لەوە جیابێتەوە هیچ شتێکی تەواو پێچوانە و جیاوازنی بەڵکو تەواوکەری یەکترن بە پێی گونجانی کۆمەڵگاکان بڕیاری لێدرەوە لە ڕووی تیۆریشەوە دایمەن سیستەمی لامەرکزی کارگێڕیانی ئیداریەکە بۆ ئەو وڵاتانە کە زۆر گونجاوە کە دوو تایبەتمەندی زۆر گەورە یەکەم لە ڕووی جغرافیەوە کە وڵاتێکی دەوڵەتێکی زۆر گەورە و فراوان بێ کە هاوڵاتیان نەتوان بە ئاسانی بگەن بە پایتەخت و بە مەرکز بۆ ڕایکردنی ئیش و کارەکانیان یاخود بۆ ئەو وڵاتانە گرنگە کە بۆ نمونە ئەوەی کە باسم کرد جوگرافی بەس بۆ نمونە وەکو لە کەنەدا بۆ نمونە پایتەخت بە دەیان کاتژمێر دوورە لە نیشار هەیە بەدیان کاتژمێر دوورە لە پایتەختی وڵاتی کەنەدا و یاخود وڵاتانی تر وەربگرین بە نمونە بەڵام لە کوردستان ئەگەر هەولێر کە سنتەرە وەریگرین ئەبینین هیچ شوێنێکی چوارچێوەی هەرێمی کوردستان 5 کاتژمێر نزیکی 5 کاتژمێر زیاتر نییە لە ناوەندەوە لە کاتێکیشا زۆرینەی ئەوەی هاوڵاتیان کە بە ڕووباسی ڕۆتیناتەکەین کەمکردنەوەی ڕۆتینات ئەناڵێن بۆ نییە کە لێرە سەردانی هەولێرەکەن بۆی ئیش و کارەکە ئیدارەکانیان بەڕێکن بەڵکو خۆی سیستەمەکە سیستەمی بەڕێوەبردنەکە سیستەمێکی کلاسیکیە کە دیسانەوە لە کارنامەی کابینەی نوێمە کاری لەسەرێکرێ و ئیشیشی لەسەرکەی بۆ نمونە یەکێک لەوانە چاکسەرزە ئیداریە بە ئەلیکترۆنیکردنی دام و دەستگا ڕسمەکانی حکوومەتە و لەگەڵ ئەوەشە خاڵی دووەم ئەوە کە زۆر گرنگە سیستەمی لامەرکزی ئیداری بۆ وڵاتانەی کە بەڕاستی بە تەواوەتی چۆنی پرۆسەی دیموکراسیتە ناویاندا خەملیوە و خاوەن سیادەیەکی زۆر تەواویشن چونکە یەکێک لە هەرە عنی چۆنەڵی خەتەرە هاوبەشەکان لە سیستەمی لامەرکزی ئیداریە ئەوەیە کە وڵات بەرەو پەرتبوونە بە عنی ناوەند لاوازەکە و وڵات ڕنگ بێ پەرتەوازەی لە بڕیاردان دروست بکە بپێتە هۆی دابەشبوونی وڵات کە ئێمە دائیمەن لەو نوقتەیەکە کە زۆر ئێمە لەسەری بوەستی کە ئێمە هەموو جارێک وەکو لە سەرەتای بەرنامەکەش باست کرد ئێمە هەموو کاتێک لە بەردەم پرسی بابەتی دوو ئیدارەی و کۆمانی شقام مەشغوڵەکرێن بەم بابەتانەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە بینین ئێستا زیاتر بابەتەکە بابەتاتی مزایداتی سیاسیە وەگوتم لە کێبڕکێ و لە ململانێ سیاسی
سیاسی یاخود تاقمێک بۆ بەرژەوەندی خۆیان ئەم بابەتانە ئەو ڕژێن بە تایبەتتر لە کابینەی نوێمان بۆ ئێستا بەتوندی هێزێک خۆی کردووە بە هێزێکی سیاسی بۆ نمونە خۆی کردووە بە سەرمەشقی ئەم بابەتەکە ئەوەیە کە ئێستا ئەبینین لە حکوومەتی هەرێم دەستی بردووە بۆ پرسی چاکسازی ئەگەر پێم وایە ئەگەر بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەم دۆخە ینی نەخوازراوی کە ئێستا ڕووی لە عێراق و بۆ لە جیهان کردو دۆخەدارایەکە نەبووایە زۆر بەجددیتر کار لەسەر پرۆسەی چاکسازی ئیداریە کرا کە پرۆزەی چاکسازی ئیداری یەکێک لە هەدەفەکانی پرۆسی چاکسازی ئەوەیە کە بۆ نمونە دام و دەستگاکانی کوردستان بە موسساتی بکرێت یعنی ئێمە یەکێک لە هەر ئشکالێتە گەورەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەسڵەن دام و دەستگا ڕسمیەکانمان زۆربەی بە موسساتی نەکردووە تۆ چۆن ئەو دەسەڵات لەوانە وەرەگری تۆ کە هێشتا بە تاواتی دەسەڵاتەکان لای ئەوان نەخەمڵی وای نەچۆتە لای خۆیان بۆ نمونە ئەگەر یەکێک لە خەتەریەکانی بۆ نمونە وەری بگرین لە کوردستانە سیستەمی لامەرکەزی ئیداری وەکو نمونەیەک وەریگرین بۆ نمونە هەر لە ماوەکانی نزیکی ڕابردوو بۆ نمونە حکوومەتی هەرێم لە بابەتی گرێبەستی غازی ماڵانە گرێبەستەکەی لە کۆمپانیایەک وەرگتەوە هەر لە سلێمانیای بە کۆمپانیایەکی تر بینیمان تاقمێک ڕێی بە تەنکەرەکانەوە ئەگرتووە ڕێگریەکە بە گواستنەکە بۆ شارەکانی تر بۆ هاوڵاتیان یەکێکی تر بۆ نمونە لە کاتێکە حکوومەتی هەرێم هێزێکە باتە ناوچەیەک لە هێزێکی حکوومیە باتە ناوچێک لە ناوچەکانی کوردستان هێزێکی حزبیەت بەرپەرچی حکوومەتیاتەوە کە ڕێگری لەیەکا و بەرامبەری ئەوەستێک کامەیەکێکە لە خەتەریاتەکان ئەو سیستەمە لامەرکەزیەی کە هەندێک لایەن کە باسیرەوەکەین کە ئەبینین ئاقارەکەی بابەتێکی ترە و تەنانەت بەورتر من باسی کەم لە ڕاگەندراوی مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستانە کە باسەکرێ باسی لامەرکەزیەکە بە تەنها بە گشتی باسیەکە چونکە لامەرکەزی شێوەی زۆرە لامەرکەزی ئیداری هەیە لامەرکەزی سیاسی هەیە وەکو ئێمە خۆمان لامەرکەزی سیاسیمان هەیە لەگەڵ عێراق کە پێڵین فیدرالی ئەبینین کە لامەرکەزیەکە بەکارهێنرێ ناڵێ لامەرکەزی کاتژێڕی تەنها وشەی لامەرکەزی بەکارێنەکەم پێم وایە و بابەتە لە نەزانینەوە نییە کە لە ڕاگەنداوی حزبێکی وا گەورەی کوردستانە بڵاوکرد بەڵکو ئامانج و مەبەستی تر لە پرشە کە ڕوونەکە ئێستا کە باسیەکەی چونکە هەندێک کەس بەڕاستی پێت بڵێم کاک سەربەز یعنی بەڕای من ئێستا ئەگە بێتە سەر بابەتەوەی کە ئایل بۆ کاتی ئێستای کوردستان چونکە زەمن عنسوڕێکی زۆر گرنگە لە هەڵبژاردننی ئەو سیستەمانە هیچ سیستەمێک یعنی نییە مطلق بێ هەموو باشیەکان هەموو شتەکان ڕێژەیە لە سیستەمەکانە وەگوتم پێویستی ینی ئەوەندە گرنگە کە چەندێکە گونجێ لەگەڵ کۆمەڵگاکەیە بۆیە بۆ واقعی سیاسی بۆ واقعی کۆمەڵایەتی و سایکۆلۆژی و ئابووری هەموو شتێک کە هەموو ڕێکەوە هەندێکەوە لە کوردستانە سیرەکەی سیستەمی ئێمە مرکزی باشترە بۆی ئێمە ناوەندێکی بەهێزمان هەبێ باشتە وەکو ئەو نمونانەی باسم کرد بۆی ئەو جۆرە پەرتەوازیە نێڕین لە ناو ماڵی کوردیە ئەنجا دواتر ئێمە بۆگوتم سیستەمی لامەرکەزی کارگەڕی یەکێک لە خاڵە گرنگەکانی بۆ وڵاتە زۆر پێشکەوتوەکانە کە سیستەمی دیموکراسی تیانە خەمڵیوە ینی بۆ پێشکەوت ئێمە تا ئێستا ئەتوانین بڵین لە سەرەتای پرۆسەی دیموکراسی شای ینی ئەوەندە دیموکراسی پەیڕەو نەکراوە لە کوردستان هەتاوەکو تۆ بدەست بەری بۆ کۆمەڵێ بابەتی تر لەگەڵ هەموو ئەو بابەتانش کە باسیەکەی بێگومان حکوومەتی هەرێم دەست و پەنجەی نەرم کردووە لەسەر ویستوێتی خۆی بگونجێنێ لەگەڵ سیستەمی لامەرکەزی ئیداریە لەبەر ئەوەی ئەگەر لە ڕووی دروشتی میشەوە سەیریکەی لەسەر ئاسی جیهان زۆربەی وڵاتانی پێشکوو بەرە و ئەو جۆرە سیستەمانە ڕۆیشتون یعنی هەوڵیاوە هاوسەنگیەک بپارێزێ هەنێک دەسەڵات شۆڕ بۆ تۆ کە باسمان کرد کاک شاباس لە کاتی باسکردنی ئەم پرسی لە مرکزیەتە سلێمانی زۆر خراوەتە فۆکسەوە ینی هەوڵە درێوە پیشان بدرێکە کۆمەڵێک یان چەند هێزێکی سیاسی یا چەند تاقمێک پەرۆشن بۆ ئەوەی کە سلێمانی خزمەتی زیاتر بکرێ خەڵکەکەی خۆشگوزرانتر بن شارەکە ئاوادانتر بێ لە کاتێکدا 29 ساڵە بە ناوی شەڕ بۆ سلێمانی جۆرێک لە شەڕ بە سلێمانیەکەن ینی خوێنەوەی تۆچیە بۆی کە 29 ساڵە ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەری بە تایبەتی لە واقعی تاڵی دووی داریەوە کە هێشتاش دام دەستگاکان بە باشیەکیان نەگرتوێتەوە جگەلەوە کە لە هەڕەمی لوتکەکەیە وەکو سەرۆکایەتی هەرێم وەکو پارلەمان وەکو حکوومەت وەکو بەشێکی زۆر لە وەزارەتەکان یەکی گرتوێتەوە بەڵام هێشتا جۆرێک لە دووماڵی و لە دووبەشی هەیە بە تایبەتی لە پرسی بوجە ینی لە 1940 بوجە هاتوۆتە پارێزگای سلێمانی و ڕەنگە کەمترین ئاسەواری ئاوادانیشی جێهێشت پێ لەم سنوورە و ئەو تاڵان و ئەو شێوە نامەدروسەی لە دابشکردنی زەوی لە سلێمانی گیراوەتە بەر بۆ نمونەیەکێک لەو سێکتەرانەی کە پەیوەندی بە حکوومەتەوە نییە پەیوەندی بە پارێزگار و سەرۆکی شارەوانەکانەوە هەیە و ئیدارەی سیاسی شارەکەش بڕیاری لە دابشکردنی زەوی و زاری ئەم شارەیەوە ئەگەر سێرێکی بکەینە بینین کە چۆن
تاڵان و بڕۆیەکی گەورە لە پرسی زەوی زاراکراوە لە داگیرکردنی شوێنە استراتیژیەکانە لە دابەشکردنی زەویە لە بێبەشکردنی خەڵکی مستحق و فەرمانبەر و مامۆستایە لە پرسی زەوی زارا خوێندنەوەی تۆچیە بۆی کە 29 ساڵە ئەم پرسە یان با بڵێن پرسی ئیدارەکردنی سلێمانی کە چەند هێزێکی سیاسی لێ بەرپرسیارن و بەدەسەڵاتێکی فراوانی بان لا مەرکەزیشەوە هێشتا ئەوان بانگشێواکەن ئەگەر ئەوان لا مەرکەزیان هەبێتوان باشتر خزمەتی سلێمانی بکەن. بەڵێ بەبێ گومان بابەتی مۆزوعی لا مەرکەزی ئیداری تەنها پەیوەندی نییە بە سلێمانی و با شتێکی زۆر ڕوون بێت تەنها پەیوەندی نییە بە پارێزگای سلێمانی و ئەگەر بڕیار بێ حکوومەتی هەرێم بڕیار بدا لە بەتەواوەتی سیستەمی لا مەرکەزی ئیداری جێبەجێ بکە لە هەرێمی کوردستانە بۆ هەموو پارێزگاکانە هەر چوار پارێزگاکە و یەکێک لە خەتەریاتەکانش ئەوەیە کە باسەکرێ ینی خەینا ئەنجومەنی پارێزگاکان مافیوان هەیە پێشنیاری خۆیان لە ڕووی کاتژێڕەوە بەرزکەن بۆ باشتر ڕایکردنی شوکارەوە شتێکی زۆر ئاساییە بەڵام کاتێک نە ئاسایی لێرە خۆی ئەبینێ کە بابەتەکە بە سیاسیەکرێ و وەگوتم سیستەمی لامەرکەزی وە خۆی بەکار نانێت یانەوە شەقامی گشتی بەلا ڕێیا بدەن بە تایبەتی لە پرسی سیستەمی یعنی لامەرکەزی کارگەڕی و داراییەکەیە تەنانەت خەڵک ئێستا ڕۆژانە خەڵکە دوێنی بەڕاستیانی شت جێی پێکەنینە ینی خەڵک وا تێگەیشتووە بەستەمی لامەرکەزی کە بازەکرێ ئەوەی کە ئێستا خەڵک دێگەشتووە بە تایبەتی لەم سنووری پارێزگای سلێمانی ئەگەر بە نمونە وەربگرین وا تێگەشتووە ئەگەر تۆ لامەرکەزی کارگەڕی و داراییت هەبێ ئیتر هەچی داهات و خێروبێری پارێزگای سلێمانیە بۆ خەڵکی سلێمانی بۆ ئەو لە کاتێکا بە هیچ لە هیچ سیستەمێکی فیدرالی هیچ سیستەمێکی دیموکراسی لە دنیا شتیوانیە بەڵکو سیستەمی لامەرکەزی ئیداری و دارایی لە یەک حاڵەتە بابەتی دارایەکە ئەتوانین بڵێ ئەمان سوودەکە جیاوازە بێ ئەگەر لێرە وردبی کاکسەر بەست مەبەستەکەم بگێنم لە سیستەمی ینی لامەرکەزی کارگەڕی و دارایەکە بۆ نمونە ناحیەی دارایەکەی وەربگرین بۆ نمونە کە ساڵانە کە بودجەت دەرەچێت لە پەرلەمان تەزدیقی بودجاکرێ هەر محافظەی بە پێی پێداویستەکانی خۆیان بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەگەر وەزارەتە یا پارێزگایە پێویستی بە مەسروفات بێ لەو بودجێش کە بڕیاری لێدرێ ئەبێ وەزیری مالیا خۆ ئەنجومەنی وەزیران مساعدەقەی بکا بۆی بۆ خەدەماتی عامە بۆ سێکتەرە جیاوازەکان بەڵام لە سیستەمی لامەرکەزی ئیداری و بڵێن کارگەڕی داراییە لەو کاتەیە ئەم دەسەڵاتە ئەدرێ بە پارێزگار و ئەدرێ بە ئەنجومەنی محافەزات ئەو کاتە ئەنجومەنی پارێزگاکان یعنی بە ناحیەی قانونی و عەرەبیەکەی کە زۆر دقیقە ئامر بسەڕف ناچێتەوە بۆ نمونە ئێستا وەزیرە بێ مساعدەقەیان ئەو کاتە ئامر بسەڕف محافظە بێ هەنی پێویست ناکا بۆ نمونە ئەو بودجەی کە تەرخان کراوە چێتە سەر حسابی هەر پارێزگایەک ساڵانە بۆ نمونە ئەگەر وەربگریت بۆ نمونە لە ساڵی 2021 بودجەی سلێمانی بە نمونە بڵێن بە ژمارەی کەم وەریگرین بڵێن 150 میلیۆن دلار ئەو 150 میلیۆن دلارە بۆ نمونە باز ئەکرێت چەند بۆ سێکتەری کارەبا چەند بۆ خەدەماتی عامەیە چەندێک بۆ پێداویستەکانی ترە چەندێک بۆ شارەوانیەکانە ئەمانە هەمووی جێ ئەکرێتەوە بڕگە بەبڕگە شی ئەکرێتەوە لە ناو بابەتی بودجەیە لە کاتێکا بۆ نمونە کە نزیکە بینەوە لە ساڵی داهاتوو ئەم پارەیەتە سەر حسابی بۆ نمونە پارێزگای سلێمانی لەو کاتەیە لە ساڵی داهاتوو کە بۆ نمونە ئەگە بڕیار بێ ئەو سیستەمە جێبەجێکرێ لە جیاتی ئەوەی بۆ ئەو سێکتەرە جیاوازانە هەموو جارێ راپۆرت بەرزکرێتەوە بچێتە وەزارەت و ئەنجومەنی وەزیران محافظ یاخود لە ئەنجومەنی پارێزگا تاوتوێکرێ و بە پێی ئەوەی کە دیاریش کراوە ینی ئەبێ ئەوە لەوە زۆر وربین نەک سەلاحێتیوانەوە هەرچی پارەکە بە دڵی خۆیان چۆن بیانەوەی ئاوا بە هەدەری بەنیان بۆ ناحەیەکی سەرفکەن کە خۆیان مەبەسیانە ئەبێ بە تەنانەت بۆ ڕێژێژ بێکە لە پەرلەمان دیاری کراوە بۆیە یعنی بابەتەکە ئەوە نییە کە نەوت و غازی سنووری پارێزگای سلێمانی هەمووی بێ بۆ سلێمانی بە هیچ شێوەیەک لە هیچ سیستەمێکی دنیا ئەمە نییە بەڵکو داهات لە هەموو دەوڵەتێکە داهات مرکزیە کۆ ئەکرێتەوە ئەچێتە مرکز و لێەوە جارێکی تر بە پێی ئەو پێوەرانەی کە لە هەموو دەوڵەتان هەیە وەکو ڕێژەی دانیشتوان وەکو پێداویستە گشتیەکان لە ناو محافەزات و یەکە ئیداریەکانە جارێکی تر پەخشەکرێتەوە بۆیە بەڕاستی خەڵکێک کە زۆر بەلاڕێیا براوە لەسەر ئەم خاڵەیە کە پێم وایە ینیەوە زۆر بەلا ڕێدابردنی بابەتەکەیەوە تەنانەت مەبەست لی ئەوەی کە ئەگەر ئەوەی کە ئێستا باسەکەی ئەگەر بەو شێوازە بێ کەواتەوە لامەرکەزیەکی سیاسیەوە بابەت وایە هەرێم لە ناو هەرێمێکی ترا دوور ئەنی هەرێمێکی تر لە ناو هەرێما دروست ببێ کە تەنانەت دەستوری عێراقیش ڕێی بەمەنەیەوە کاک شاباس من هەفتەی پێشوو کاک بەرزان حامد ئەندامی زوونی پارێزگای سلێمانی میوانداری بوو لێرە باسی کرد کە ئەوان وەکو ئەنجومەن هەتا ئەم چرکەساتە هیچ ئاگادارییان نییە لەسەر داهاتی پارێزگای سلێمانی ینی تەنانەت ئاماژەی بۆ کردکەوتی نە مانگانە نە وەرزانە نە 6 مانگ جارێ نە ساڵێ جارێ نە ساڵ و ساڵ بێمە ناوتر بۆ منە لە سلێمانی لەو داهاتانەی کە داهاتی ناوخۆین و پێویستم گەڕێتەوە بۆ پارێزگاکە خۆی واشگەڕێتەوە بێمە بوترێت لەم ئێمە لە ساڵێکە ئەو نەمان
پارە وەرگرتووە و ئەم پارێش بەم ئوستوبە خەرج کراوە یعنی ئەوەی کە بەڕێزت باسیەکەی کە زۆر جار وا خوێنرێتەوە کە ئەمان تەنها دەسەڵاتێکی فراوانیانەوێ بەبێ ڕقابە و چاودێریکردن یعنی خوێندنەوەی تۆ چیە بۆی کە بەشێک ینی تێگەشتێکی وا لەسەر ئاسی ڕایگەشتی دروست ئەکرێ بۆی کە ئێمە تەنها دەسەڵاتێکی فراوانترمانەوێ ئەمانوێ بودجە و پارە و داهات و دەخلێکی زیاتر بێتە بەردەستمان بەڵام بەبێ چاودێری بەڵام بەبێ ئەوەی کە ئەوە تا ئەنجومەنێکی ئەندامی کەنجومەنی پارێزگاڵێ ئێمە ئاگامان لە 1 دینار و 1 سنتی داهاتی پارێزگای سلێمانی نییە و هیچ جۆرە راپۆرتێک پێشکەشی ئەمە ناکرێەوە هیچ جۆرە لە پێچینەوەیکیش بەڵێ زۆر ڕاستاپەڕاستی ئەوە یەکێکە لە خەلەل هەر گەورەکان کە لە کوردستانە دروست بووە پێشتر بەڕاستی ئەتوانین بڵێ ئەم گلەیە لەسەر شعری حکوومەتیش بکرێت بۆە حکوومەت لێپرسینەوەی جدی لەسەر و بابەتەکرا دەمێکە ئێمە باسەکرێ و بەڵگەی تاو مەلموسی شەیە کە داهاتی زۆر ئەم زۆنە بە تەواوەتی زۆرینەی ناچێتەوە خەزێنی حکوومەت بەڵکو بۆ کۆمەڵی تاقم بۆ کۆمەڵی ئەحزابی سیاسی بەکارهاتووە و زۆریش ناشەفافە تەنانەت لە کابینەی هەشتم من بیرمە کە بڕیار درا تەنانەت گومرگەکان ئەوانەی بڵێن دەواازە سنووریەکان بە ئەلکترۆنی بکرێ زۆر ڕێگری کراکە دەواازەی باشماق ئەوە بکرێت لەبەرەوەی لە پرۆسی بە ئەلکترۆنەکە ینی داهاتەکە بە شەفافتر دەرەکە و ڕێگری کراوەی من ئاگدار بم ئەنێ وردەکاری لەسەر ئەو بابەتە من بیستم بۆیە ئەمە خۆی ینی سلمێنەری ئەوەیەکە وەکو پێشتریش باسمان کرد ینی لە بابەت ئەگەر ئەم زۆنە تەنانەت بەداخەوە ینی لە سەردەمی دوویدارەیشە ئەمە بینراوە ینی خەڵک چی ئیسفادەی کرد خەڵکی سلێمانی چی ئیسفادەی کرد بە ئام هاوڵاتیان چی ئیسفادەیان کرد لە دوو حکوومەتی لەوەی دەسەڵاتەکان بەو شێوازە پەر بکرێ جگە لە نەهامەتی جگە لەوەی خێروبێرەکە کە بۆ چەند شخص و بە چەند لایەنێکی دیاریکرا بۆ دوای هیچیش نەبینراوە و ئەوەی ئێستاژە دیسانەوە ئەگەر سیستەمی لامەرکەزی ئیداری باز بکرێ خۆستەمی لامەرکەزی ئیداری وەک تۆ باسکردەوە نیە تۆ هەرچی بتوێ بە خۆت بەدڵی خۆت بیکەی لە ژێر ئیشراف و ڕقابەی ئەنجومەنی وەزیران هەستەمی لامەرکەزی کاتژێڕی پەیڕەوە کرێ و تەنانەت پەرلەمان ئەیتوانێت ئەو ئەنجومەنانە هەڵبژێتەوە لێ پرسینەوە بکات لە چۆنیەتی بەڕێوەچوونی ئیش و کارەکان وایە کۆمەڵی ئیسفادە هەیە وەگوتم لە هەسەرێکترین ئیسفادە کەمکردنەوەی ڕۆتیناتە بۆ هاوڵاتیان ئەوەیە کە تاوەکو ئێستا ئەتوانین بڵین ئیشکالێتێکی گەورە نییە لە کوردستانیانی ڕۆتیناتی خەڵک لەسەر ئەوە نییە من ناتوانم بچم بۆ هەولێر سەفەرکەم لە بەرەوەی بۆ نمونە ئیمزای وەزیرێکم پێویستە کەلەوانی لە چەندەها ساڵا خەڵک یەکجار پێویستی بە شتێکی وا بەڵکو ئەوە لە خودی ناو بەڕێوەبەرایەتی و لە ناو وەزارەتەکان لە ناو پارێزگاکان لە ناو شارەکانە ئەم ڕۆتیناتەکە زۆرانی بۆ نمونە تۆ کاچیت لە شوێنێک کارێک دەبێت لەوانەیە ئەگە بە سیستەمەکە بە ئەلکترۆنیک یان بە سیستەمێکی پێشکەوتوو بەکار ببەنی و کاژمێر نەجات بێ بەڵام بە 3 سەعات بە 4 سەعات یاخو بە چەند ڕۆژێک ئەنجام مامەڵەکەت بۆ تاواکە و هاوڵاتی ئەو پێڵەن ڕۆتیناتی ئیداری ئێستا کە ئێمە پێوەیە ناڵی نەگەوەی کە باز بکرێت ئەم لامەرکەزیەتە ینی مرکزی بووەتە کێشە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆی ئەم خەمی هاوڵاتی نییە لە ئێستاە و ئەولەوێتی کێشەکانی هەرێمی کوردستان وەگوتم بەڕاستی ئەبێ خەمی ئێمە ئەوە بێت جارێک پێش هەموو شتێک دەسەڵات بگەڕینەوە بۆ ناوەند بیگەڕینەوە بۆ موسساتەکان وەزارەتەکان بەڕێوەبەرایەتیەکان جاری ئەوانە بە تەواوەتی سەلاحیەتی خوان لێ ئەنجا دواتر خەبات بکەین داوا بکەین لەو دەسەڵاتە بەشی ئیدارە خۆجیەکان بدە ئەوە دروستە نەگەوەی ئێستا هەیە و بە تایبەتی ئێمەش وەگوتم ئەم سیستەمە بۆ وڵاتانەیە کە لە ڕووی سیادەوە هیچ کێشێکی نیە وڵاتی دامەزراون و لە دادپێدانانی نێودەوڵەتیان هەیە لە گرتوەکان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دانیان پێدانراوە ئێمە هەموو کاتێک لەسەر ینی لە پرسی دوو ئیدارەی نەمانیکیانی دەستوری هەرێمی کوردستان و کۆمەڵی ئەم پرسانەیە ئێمە تاوەکو ئێستا بە تەواوەتی کیانێکی سەربەخۆمان نییە کە ترسە دی دایمەن ئەم جۆرە سیستەمانە چونکە ئەنی شارەزایی بەڕێوەبردننی نیە یاخود بەلا ڕێدابرێ و پرسەکە بە سیاسێکرێ ینی مەترسی ئەوەی لێکرێت کە وڵات ئەوەی تردا بەشکە کە ئێمە چەند کات ینی بە مێژی بە درێژایی مێژی کرد بە بابەتەوە ناڵێنێ کاک شاباس لە پرسی داواکردنی لامەرکەزێتی ئیداریان لامەرکەزیت بەڕووتی لە بەرەوەی کە کۆمەڵێک تەوتەم و کۆمەڵێت تەمێکی گەورە بەسەرم پرسەوە هەیە کە زۆر جار هەوڵە درێ ڕای گشتیشی بۆ بەلا ڕێیا ببرێ بۆی کە ڕایەکی گشتیشی بۆ دروستکرد و پشتیوانیش لە بابەتەکە بکە کە لە ئەسلی بابەتەکە بابەتێکی سیاسی و حیزبی و تاقمگەراییە قسەیەکی تر هەیە و پرسێکی تر ئێستا لە وروژاندنایە بەشێکی زۆر لە خەڵکی هەڵەبجا و لە دەڤەری ئیداری گەرمیان لە ڕاپەڕین ینی باسی ئەو زوڵ مستەماکەن کە لیانەکرێ ینی بەناوی لامەرکەزیەت و دروستکردنی ئیدارە و بەرزکردنەوە ناوی قەبا بۆ نمونە بە
هەڵبجیان ناو پارێزگار ناو پارێزگای هەمومان سەرنجام بەڵام چیمان بۆم پارێزگایە کردووە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی دروستکردنی فەرمانگەکانەوە لە ڕووی جیاکردنەوەی فەرمانگەکان لە سلێمانیەوە بۆ هەڵبجا و چۆنێتی گرتنەبەری ئالێتێکی باشتر بۆ خزمەتکردنی خەڵکی دەڤەری ڕاپەڕین خەڵکی دەڤەری گەرمیان ینی ئەو شوێنانەی کە ئێستا بە جۆر لە جۆرەکان سیمای شاربوونی خۆیان وەرگرتووە بۆ نمونە لە دووسێ ڕۆژی ڕابردووە یەکێک لە ڕۆژنامە نووسەر ناسراوەکانی هەڵەبجا بە ناوی ئاسو عەبدوڵەتیف باسیەوە کات کە لە ماوەکانی ڕابردووە ئیدارەی سلێمانی و ئەو دەسوڵتە سیاسی کە لێرە حکومڕانە دەستی خسۆتە بینەقاقەی هەڵەبجا ڕێگەی نەیەوە کەمترین خزمەتگوزاری بگاتە هەڵەبجا ڕێتەنانەت ڕێگەی نەیەوە بۆی کە هەڵەبجەیەکان لە داهاتە ناوخۆیەکی هەڵەبجە سوودمەند بن هەوڵ کاری نەکردو بۆی کە سەیسایەق پێنجوێن مەرزی باشماغ دەربەندین خان ئەم ناوچانە لە ڕووی جوگرافیەوە جارێکتر بگەڕێنرێنەوە بۆ هەڵەبجە و هەل لە نووسینەکە ئاماژی بۆش کردووە کە بۆ نمونە تا ئێستا بەشێکی زۆری ئەو بەڕێبراتە گشتیانی کابووە لە سلێمانی جاب بکرێنەوە و لە هەڵەبجە دروست بکرێن و بنیاد بنرێن و بەجۆرە لە جۆرەکان سەرپێ بخرانە تەنانەت ئەم کارانەش نەکراوە یعنی خوێندنەوەی تۆ چییە بۆەوەی کە ئێمە لە کاتێکدا ئەم بەڕێزانەی کە داوای پرسیلا مەرکەزیەتەکەن بۆ سلێمانی بۆ خۆیان هیچیان بە ئەترافی سلێمانی ڕوا نەبینیەوە بەڵێ بە بێگومان ئەو گوتم پێشتریش لە قسەکان ماوەتم ئەم پرسە پرسێک نیە تەنها پەیوەندی بە سلێمانی خۆ پارێزگای سلێمانیەوە هەبێ و ئەگە بێتە بابەتێک پێویستە لە هەموو پارێزگاکان جێبەجێ بکرێ و بالفعل بەو شێوازەی کە باسەکرێ ینی ئێستا بەتوانین بڵین پارێزگای هەڵەبجە بۆتە قوربانی لە زۆر لانی لە ناحیەی ئیداری و ئێمە باس بکەین لە خزمەتگوزاری لەوەی کە دانپێنراوە کە بێتە پارێزگایەکی سربەخۆ کە هەموو بەڕێبەرایەتی و فەرمانگەکانی بۆ بڕوە بە تەواوەتی ئەنجومەنی پارێزگای بۆ دروست بکرێ بەڵام دیارەکە سوڵتەی سیاسی لێرە ڕێگرە لە بەروی لە بەرژۆندی نیە ئێمە ئازایی نفوزی پارێزگای هەڵەبجە دەنگی یەکەم و دووەم و سێەم و حزابە سیاسەکان لەوێ چییە؟ خەڵگە بخۆی بپرسێ ئەوە کارچێک کرد نایڵن بۆ دروست بێت دیارە ئەمە دیسانەوە بۆعدی سیاسیەوە هێزێکی سیاسی لەم زۆنە کە نایڵێ و بەڕوونیش ئێمە باسێکیانی پێویست بە شەرم نەکە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئێستا ڕێگرە لە جێبەجێکردنیە چونکە زۆرینەی ئیشەکان لە یەکە ئیداری سلێمانی ینی لە فەرمانگە و بەڕێبەراتەکانی سلێمانی و ئەبێ کاری بۆ ئاسانکاری بۆ بکرێ بڵێ ئەوە خەڵک هەست بەو معاناتەی کردووە و لەگەڵیشیان دیسانەوە ئەگەر بەم شێوازی ئێستا باسەکرێ دیسانەوە هەڵەبجاکەینەوە بە قوربانی ئەم جۆرە لا مەرکەزیەتی کە ئێستا شقامی پێوە لە پاڵیا گەرمیان و لە پاڵیا بەبێ سەربۆخەکانیش بە هەمان شێوە هیچیان کەمتر نیە ئەگەر هەڵەبجە بوواتە پارێزگای هیچی بۆ ناگرێت ئیدارە سەربەخۆکان یعنی ئەبێ حاڵی ئەوان لەوان خراپتر بێ بەبێ گومان یعنی دیارە ڕوونە هەرچەنە ینی ئەم قسانەی ئێمە ینی باوالێک نەدرێتەوە کە ئێمە مەبەستمانە یعنی سیستەمی مرکزی هەرە بێ مرکزی بێ ئەمە دژی لا مرکزیەتی کارگەڕی نا بەڵام خوێندنەوەی دقیق ئەبێ خەڵکی ئەوەی کە پسپۆرە لە بواری کارگێڕیە بەڕاستی ئەبێ ئەو قسانە خەڵک بن ئەوانە پرۆژە بەنە حکوومەت ئێمە چەند ئەتوانین ئەم سیستەمە لەگەڵ خۆمان ناکرێ ئێمە بەڕاستی دایمەن کوردستان بە کۆمەڵێک چەمک و دروشمی قەبقەوە مەشغوڵ بکەین و ناوەڕۆکەکەشی وانە بێ یعنی بەڕاستی ئەمە ئەبێ ڕازگۆ بین لەگەڵ خەڵکۆمانە وەگوتم سیستەمی مرکزی سیستەمێکی دیکتاتۆرینەوە سیستەمی لا مرکزی کارگەڕیش نابێتە سیستەمێکە بۆ نمونە ژیانی هاوڵاتیان بکاتە ژیانێکی زۆر خۆشتر لەوەی کە ئێستا هەیە بە پێچەوانەوە هیچ پەیوەندی بەو بابەتانەوە نیە مجرد ئاسانکاری کارگەڕیە لە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان بەگشتی ینی ئەدەفەکەن لەوە ئەوەیە بەڵام بینیمان لەبەر ئەو دابشکاری سیاسی لە کوردستان هەیە بە تایبەتی بەڕاستی بە نیشانەوە بوعدی تریشیە من پێم وایە بوعدی سەرەکی ئەوەی ئەو هێزە سیاسیانەی لە کوردستانە بۆیان ڕوون بۆتەوە کە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ناتوانن بگەنە ئەو پێگەی کە بە تەواوەتی سنگ و قورسایان هەبێ لە ناو کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە زیاتر لە حەجمی خۆشیان پێدرێ هەموو کابینەکان ئەوانن کە تەقبولی ئەویان پێ ناکرد ناتوان لە ڕێی سندوقەکانی دەنگا یانەوەی لەم ڕێگەیەوە بگەن بەو مەرامەی کە ئێستا چەند لە بەرنامەکە زۆر ئیشارەتمان پێەیە یعنی هۆکاری سەرەکی یەکێک لە بابەتەکان ئەوەیە لە ڕێگەی سندوقی دەنگانەوە ناتوان یاخود ئەو پرۆسە چاکسازی کە کابینەوەی نوێم دەستی پێکردووە ئەوانە یانەیە بۆ خۆدزینەوە لە ئەو تاقمانەی کە بەرژۆندیان لە پەرتەوازەی ماڵی کورد و لە پەرتەوازەی و لە تەنانەت لە دوو ئیدارەی هەیە کە ئەوان بەشێکی زۆریشیان ڕێگر بوون لەوەی کە وەزارەتەکانی بە تایبەتی وەزارەتی پێشمەرگاوانی کە پێویستە بە موئەسەساتی بکرێن تاوەکو ئێستا ڕێگر بوونە لەبەر ئەوەیە بە ناوی لا مەرکەزیەت وانێ جارێکی تر ئەمە ئیدامە بەمەبەن بۆی مەرامەکانی خۆیان بەڕاستی جێبەجێ بکەن ئەنی ئەسڵی بابەتەکە بەڕاستی ئەوەیە کاک شابەز بەرەکۆتای بەرنامەکە ڕین لە کورتترین ماوەیە
لە کۆتاییە ئەم پرۆژەی لە مەرکزیێتە ئامانجی خەڵک نییە و ئامانجی خزمەتکردنی خەڵک نییە. بەڵێ بە بێگومان ئامانجێت تەنانە هەردوو سیستەمەکە خۆی نابێ وەکو ئامانج بگیرێ، یعنی بەڕاستی پێویستە ئەو شتانە بەلاڕێیان نەبدرێ. لا مرکزی ئیداری و مرکزیەتی ئیداری پەیوەندی بە نیشتێکە ئامرازێکە بۆ بەڕێوەچوونی ئیشوکاری فەرمانگەکانی حکوومەتە. هیچ پەیوەندی بەوە نییە کە تۆ وەکو شتێکی ئامانجی زۆر گەورە بیبریت و دوایی شەڕی لەسەر بکەیت و تەنانەت وابێ بۆ نمونە پەیوەندی هێزولیانە سیاسەکان بە تەواوەتی پەرت و تێک بدەیت. نەخێر، من پێم وایە سەرکردایەتی سیاسی کوردستان بە تایبەتی ڕاگەندراوی پێرەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕوون بوو لەسەر مۆزوعی لا مرکزیەتی کارگێڕی کە ئێمە لە کارنامەی کابینەی نوێمە و وەڵام لەژێر ئیشرافی ئەنجومەنی وەزیرانە ئەبێ بکرێ و تەنانەت جەختی کردوتەوە، چونکە ینی بەڕاستی ڕاگەندراوەکەی حکوومەتی هەرێم زۆر وردە کە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێکیانی دەستوری هەرێمی کوردستان بۆ نمونە هەوڵ بدرێکە بە شێک لە شێوەکان یاخود پەراوێز بخرێ هەوڵی تێکدانی ئەم سەقامگیرە بدەکە ئێستا لە کوردستان ناهەیە. کاکشاواز کەمال سیۆلی یاساناس خۆشحاڵ بووین کە لە بەرنامەکەمان ئامادە بوویت و ئەو شیکردنەوە یاسایی پێشەشە کردین. زۆر سپاس بۆ سپاس بۆ دەستان خۆش بێ و زۆر سپاس. ئازان تا ڕافەکردنی پرسێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.